بارهەمهێنانی نەوتی هەرێم بۆ 400,000 بەرمیل نەوت بەرز دەکرێتەوە و داهاتی نەوتی عێراقیش ئاشکرا دەکرێت. تا دێت مەترسیەکان لە ڕۆژاوای کوردستان زیاتر دەبن. هەسەدە و تورکیا هێز بەرامبەر یەکتر کۆ دەکەنەوە. سبەی پارەی موچەی مانگی حەوت دەگات و وادەی دابەشکردنیشی ئاشکرا دەکرێت. مانگی ڕابردووی عێراق زیاتر لە 104 ملیۆن بەرمیل نەوتی هەناردە کردووە و داهاتەکەی زیاتر لە 7 میلیارد دۆلار بووە. پلان هەیە لە چەند مانگی داهاتوودا هەناردەی نەوتی هەرێمی کوردستانیش بگەێنرێتە 400,000 بەرمیل نەوتی ڕۆژانە. دوای دەستپێکردنەوەی هەناردەی نەوتی هەرێمی کوردستان کە ڕۆژانە 190,000 بەرمیل نەوت لە قۆناغی یەکەمدا دەنێردرێتە دەرەوە. پلان هەیە لە ماوەیەکی نزیکی داهاتوودا هەناردەی نەوتی هەرێم بگەێنرێتە 400,000 بەرمیل نەوتی ڕۆژانە. ڕێککەوتنی نێوان هەولێر و بەغدا ماوەی 3 ڕۆژە چوەتە بواری جێبەجێکردن و بە پێی ڕاگەیەندراوی هەردوو لە ماوەیەکی زۆرە چاوەڕوانیە و پرۆسێن و قۆناغێکی وردی دانوستانی سیاسی کارژێری پیشەیی و تەکنیکی و هونەریدا گەیشتوونەتە ئەو ڕێککەوتنە. هاوکات دکتۆر عیزەت سابیر بریکاری وەزیری نەوتی عێراق ڕایگەیاند ئەگەر حکوومەت هەرێم خۆی نەوتەکەی خۆی بفرۆشتایە نیوەی ئەو داهاتەی دەست دەکەوت کە بەغدا ئێستا بۆی دەنێرێت. بۆ سێم ڕۆژ لەسەر یەکڕێگای حەلەب ڕقە لە سووریا بەداخراوی ماوەتەوە. تورکیا بەردەوامە لە ناردنی سەربازی سوپاکەی و گروپە چەکدارەکان لە بەرامبەریشدا هەسەدا هێز کۆ دەکاتەوە. ڕوانگەی سووریا بۆ مافەکانی مرۆڤ بڵاوی کردوتەوە. بۆ سێم ڕۆژ لەسەر یەکڕێگای حەلەب ڕقە بەداخراوی ماوەتەوە بە تایبەتیش لە ناوچەی دێر حافز لە دەوروبەری ڕۆژهەڵاتی حەلەب. تورکیاش بەردەوامە لە ناردنی هێز و جبەخانەی زیاتر بۆ فڕۆکەخانەی کۆڕێس هەسەدەش لە نزیک بەنداوی تشرین هێز کۆ دەکاتەوە لە کاتێکدا حکوومەتی سووریاش پێشتر هێزی زیاتری ڕەوانەی ناوچەکە کردووە. باوتەی ڕوانگەی سووریا خەڵکی ناوچەکە ترسێکی زۆریان لێنێشتووە بۆ هۆی کۆکردنەوەی ئەو هێزە زۆرە بە تایبەتیش لە ناوچەی دێر حافز. ئەوەش لە کاتێکدایە دوێنێ و ئەمڕۆ درۆنی سەر بە هەسەدە و دوو بنکەی سوپای نیشتیمانی کە هێزێکی سەر بە تورکیا لە نزیک گوندی قژڵا کردۆتە ئامانج و هەردوو بنکەکەی وێران کردووە بەبێ ئەوەی زانیاری لەبارەی زیانە گیانیەکان بڵاو بکرێنەوە. میدیای فەرمی پارتی دیموکراتی کوردستان لە زاری بەرپرسێکی وەزارەتی دارایی عێراق بڵاوی کردەوە دوای نیوەڕۆی ئەمڕۆ دووشەممە تەیف سامی وەزیری دارایی عێراق واژووی لەسەر ناردنی تەمویلی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان کردووە. ئەوەشی خستۆتە ڕوو بە ئەگەرێکی زۆرەوە سبەی سێشەممە پارەی موچەی مانگی حوتی فەرمانبەران دەگاتە هەرێمی کوردستان بەمەژ ڕەنگە دووسبەی چوارشەممە دەست بە دابەشکردنی موچە بکرێت. ئەو بەرپرسەی وەزارەتی دارایی عێراق باسی لەوەش کرد کە لەسەرەوە دەکرێت تا کۆتایی ئەم ساڵ پێش داخستنی بودجەی ساڵی 2025 سەرجەم موچەکانی فەرمانبەرانی هەرێمی کوردستان دابەش بکرێت بۆ ئەوەی لە بودجەی ساڵی نوێ ئاوتای عێراق بێت و هیچ دواکەوتنێکی موچە نەمێنێت.